سڵاوتان لێبێ ئازیزانم لە پرۆگرامێکی تازە هاتینەوەلاتان هیوادارم تەندروست باش بن ئەم ئێوارەیەش میوانی ماڵەکانتانین اینجا ئەمڕۆ باسی بابەتێکی گرنگەکەین ئەویش خەمۆکی پاش مناڵبوونە لەوانەیە زۆر جار بیست بێتمان کاتێک دایکێک مناڵی ئەبێت دوای ئەوە تووشی خەمۆکی ئەبێت اینجا ئێمە ئەو ڕۆپێتانەڵین ئەو خەمۆکە چییە لە چیەوە سەرچاوە ئەگرێ هۆکارەکەی چییە کەسەکە هەست بە چییە کات وەڵامی هەموو پرسیارەکانتان ئەدەینەوە اینجا ئەمڕۆ لەگەڵ ڕاسانە باسی بابەتەکانەکەی سڵاو لێوێ ڕاستان سڵاو لە خۆش چۆنیت زۆر باش نخوازێت تۆ چۆنیت یادارم زۆر باش تۆش هیوادارم هەموو بینەران و بیسەرانمان هەر باش و هەر تەندروست باش بن ئەمڕۆ بابەتەکەمان ئاوێتەی دوو بابەتی زۆر گرنگەکە یەکێکیان بریتیە لە خەمۆکی بەشێکی زۆری مرۆڤ بە خەمۆکیات تێپەڕێ بەشێکی زۆری مرۆڤ نازانێت چۆن مامەڵە لەگەڵ ئەم خەمۆکی و ئەم خەموخەفەتەی ئەم دنیاە بکە بەڵام ئەم بابەتەمان وابەستەی دووچاری بابەتی دووجانی کردوتەوەواتە ئەو خانمانەی کە تووشی بابەتی دووجانیە بنوە لە ماوەی دووجانیان چۆن دوای تەواوبوونی ماوەی دووجانەکەم لە دایکبوونی مناڵەکە ئەم خەمۆکیە لە کۆڵ خۆیان بکەنەوە و تووشی ئەم گیر و گرفتی خەمۆکیە نەبن بەیەک کۆمەڵ هەواڵ هاتوینێتەوە خزمەتان کۆمەڵە بڕگەی جیاواز و بابەتی جیاوازمان پێ لەگەڵمانە بێن تا کۆتایی بزانن بابەت و باسی ئەمڕۆمان چییە ڕاستە دەست خۆشڕاستان ئەنجا هەر هەواڵی یەکەممان سەبارەت بە خەمۆکی پاش مناڵبوونە زانیاری زیاترتان عینێ لەسەر ئەم هەواڵە لەسەر ئەم بابەتە لەم هەواڵەوە ئەنجا بابەیەکەوە بینەر بین فەرمونون. توێژینەوەیەکی نوێی هاوبەش کە لە نێوان زانکۆی هاروارد لە ئەمریکا و کۆلێژی شاهانەی لەندەن ئەنجام درراوە هۆشداری دەدات لە زیادبوونی ڕێژەی خەمۆکی دوای مناڵبوون و کاریگەریە درێژخایەنەکانی لەسەر تەندروستی دەرونی دایکان. ئەم توێژینەوەیە کە بۆ ماوەی 10 ساڵ چاودێری زیاتر لە 80,000 ژنی دوای منداڵبوون کردووە دەری خستووە کە نزیکەی 115 و 120 دایکان تووشی نیشانە مامناوەند و قورسەکانی ئەم جۆرە خەمۆکیە دەبن کە زۆر لە دڵتەنگی کاتی دوای منداڵبوون مەترسیدارترە. بە پێیشیکردنەوە بایۆلۆژیەکانی ناوتوێژینەوەکە خەمۆکی دوای مناڵبوون تەنها حاڵەتێکی دەرونی نییە بەڵکو پەیوەندێکی ڕاستە و خۆی بە دابەزینی کتوپڕی هۆرمۆنەکانی ئیسترۆژین و پرۆجسترۆنەوە هەیە دوای مناڵبوون ئەم دابەزینە کتوپڕە دەبێتە هۆی تێکچوونی هاوسەنگی مادەکیمیایەکانی مێشک بەتایبەت سیرۆتۆنین و دۆپامین کە بەرپرسن لە ڕێخستنی میزاج کاتێک ئەو مادانە تێک دەچن دایکەکە تووشی بێهیواییەکی قوڵ گریانێکی بێهۆ و هەستکردن بە تاوان دەبێت بەرامبەر منداڵەکەی. دکتۆر ئێما ڕیچارد کە سەرۆکی تیمی توێژینەوەکەی دەڵێ کێشەکە لەوەدایە کە زۆربەی کۆمەڵگاکان ئەم حاڵەتە بە کەمتر خەمی دایکەکە دەبینن لە کاتێکە ئەمە تێکچوونێکی فیسیۆلۆژیە ئێمە تێبینیمان کردووە کە خەمۆکی دوای منداڵبوون ئەگەر چارەسەر نەکرێ دەبێتە هۆی گۆڕانکاری لە پێکهاتەی ئەمیگداڵا لە مێشکدا کە بەرپرسە لە کاردانەوە سۆزداریەکان. توێژینەوەکە ئاماژە بەوەش دەکا کە زۆربەی دایکان بەهۆی شەرمەزاری و نیشانەکانیان دەشارنەوە تا ئەو کاتی دەگەنە قۆناغی بێهێزی تەواو. بۆ ڕێگری لە پەرەسەندنی ئەم حاڵەتە پسپۆران ئامۆژگاری دەکەن کە پشکنینی دەرونی لە هەفتەی یەکەم و چوارەمی دوای مناڵبووندا بکرێتە ناچاری. یەکێکی دیکە لە ڕمایەکان ئاشناکردنی هاوسەرانە بە نیشانە سەرەتاییەکان چونکە پشتیوانی خێزانی دەبێتە هۆی کەمکردنەوەی ماوەی خەمۆکیەکە بە ڕێژەی لە 150. هەروەها جەخت لەسەر وەرگرتنی ڕاوێژی پسپۆر دەکرێتەوە پێش ئەوەی نیشانەکان بگۆڕێن بۆ خەمۆکی درێژخایەن. ئازان لەم هەواڵەیە باز لە دیاردەیەکی زۆر گرنگەکەکەویژە و خەمۆکیە کە دووچاری بەشێکی زۆری خانمانە بێتەوە دوای لە دایکبوونی مناڵەکانیان دوای فترەی دووجانی. ئەمە شتێکی بە شێوەیەکی گشتی ناتوانین ڕێگری لێ بکەین لە بری زۆربەی زۆرینەی کاتەکان زۆرینەی خانمان دووچاری ئەم گرفتا بنەوە بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە تێگەیشتنمان بۆ ئەم باسە هەبێ. ئەم خەمۆکی شتێکی ئاساییە بەشێکی پەیوەندی هەیە بە دابەزینی ئەو هۆرمۆنانەی کە دڵخۆشکەرن لە جەستەی مرۆڤ وەکو سیرۆتۆنین و دۆپامین بەشێکی تری پەیوەندی بۆ هەیە کاتێکە منداڵێک مرۆڤێک ببوون خانمێک منداڵێک هێنێتە دنیاوە هێنانە دنیای مرۆڤێکەوە نەشتەرگەریەکە و زەحمەتکێشانی خۆی هەیە و ڕێژەیەکی زۆر بەرزی لە ئازار هەیە
هەموو ئەمانە ئەبنە هۆکار بۆەوەی کە تۆ تووشی خەمۆکی ببی بەنمونە گەر بێت و کەسێک تووشی خوانەخواسە ڕووداوێک ببێ ئازارێکی زۆری هەبێ لە شوێنێکە لە دوای تەواوبوونیم ئازار و تێپەڕبوونیم فتری ئازارە هەست بە جۆرێک لە خەمۆکیەکە ئەمە دەتوانن بەم شێوەی بیری لێ بکەنەوە وەجەخت لەوە شکاتەوەڵە گرنگترین شت ئەوەیە خانمان لە دوای تەواوبوونی فتری دووجانی پشکنینی خەمۆکی بکەن بە دیاریکراوی لە دوای هەفتەیەکەوە باسەکە دەگەر بێت و ئەم پشکنینە بکەن ڕێژەی زوو چاکبوونەوەیان و چاودێری پزیشکە و کاتە زۆر باشترە و ئەزانێت لە کەیە خەمۆکیەکەی دەست پێ کردووە و وردە چارەسەریکا بە سەرەتا بە چارەسەری سروشتی و گۆڕانکاری ژە و دواتر بە چارەسەری دەرمانی ژەگەر پێویست بکە. ڕاستە دەست خۆشڕاستان اینجا جیالەوە پشگیریکردنی خێزانی زۆر گرنگە بۆ دایکەکە کاتێک کەسێک لە خێزانەکە یاخود کەسە نزیکەکە یاخود هاوسەرەکەی پشگیری ئەکات ئەو کاتە ڕێژەکە بە ڕێژەی لە 150 کەمە بێتەوە ڕێژەی خەمۆکێکە بۆ پێویستەکە زۆر بە باشی لەو کەسە تێبگەین کە مناڵی بووە و پشتیوانێکی تەواو بکرێت جیالەوە پشکنین بکرێتە ناچاری لە هەفتەی یەکەم و هەفتەی چوارم پشکنین بکرێت بۆ ئەوەی کە دڵنیا بینەوە لە دەرونی خانمەکە کە دەرونی خەمۆکی نەگرتووە و زیاتر تەشەنە نەکێشێ بۆ خەمۆکی درێژخایەن. بێگومان هەر خۆت باس کرد و خاڵێکی زۆر جوان بکەویژەوەی چوار دەورەکەی هاوکار و ئەو شتانی کە پێویستە بووی دەستەبەر بکرێ ئەچمە لای هەواڵێکی ترکە ئەمیش پەیوەندی ڕاستەوخۆی هەیە بە خەمۆشی لە نێو خانمانە لە کاتی فترەی دووجانیە ئەویش بابەتی کەمخەویەوە دوای دووجانیش بێگومان ئەو زۆرینەی خانمان دووچاری بابەتێکە بنەوە کە کەمخەویە با پێکۆ بچێن لایم هەواڵە بزانین ناوەڕۆک و بابەت و باسیم هەواڵە چێ فەرموو. توێژنەوەیەکی کلینیکی لە سنتەری پزیشکی زانکۆی ستانفۆرد ئەنجام درراوە پەیوەندیەکی بەهێزی لە نێوان تێکچوونی سوڕی خەو و زیادبوونی مەترسی توشبوون بە خەمۆکی دوای منداڵبوون دۆزیوەتەوە ئەم توێژینەوەی کە پشکنینی بۆ ئاستی هۆرمۆنی کۆرتیزۆڵ لە 5,000 دایکی نوێدا کردووە دەریخستووە کە ئەو دایکانەی لە شەو ڕۆژێکە کەمتر لە 4 کاتژمێر خەوی بەردەوامیان هەیە ئەگەری توشبوونیان بە خەمۆشی بە ڕێژەی لە 165 زیاترە بە بەرابر بەوانەی کە هاوکاری دەکرێن بۆ خەوتن. بەپێی چیکردنەوەکانی ناو توێژینەوەکە کەمخەوی درێژخایەن دەبێتە هۆی پەکخستنی سیستمی سەعاتی بایۆلۆژی ئەمەش دەبێتە هۆی بەرزبوونەوەی نائاسایی هۆرمۆنی کۆرتیزۆڵ کاتێک کۆرتیزۆڵ بۆ ماوەیەکی زۆر بە بەرزی دەمێنێتەوە هێرش دەکاتە سەر ئەو ناوچانەی مێشک کە بەرپرسن لە بڕیاردان و سۆز ئەمەش دایکەکە دەخاتە ناو بازنەیەکی داخراو لە دڵڕاوکێ و بێتاقەتی کە کۆنتترۆلکردنی ئەستەمە. دکتۆر جیمس میچل کە پسپۆڕی دەمازارنگ دەڵێت خەو تەنها بۆ پشودانی جەستە نییە بەڵکو پرۆسێکی کیمیاییە بۆ پاکردنەوەی مێشک لە ژەهرەکان لە دایکی نوێدا کەمخەوی وەک ژەهرێکی دەرونی کارەکە ئێمە بینیمان کە تەنها 2 کاتژمێر خەوی قوڵی بێپچڕان ئەتوانێت ئاستی دڵڕاوکێ بە ڕێژەی لە سەتاسی کەم کاتەوە توێژینەوەکە ئاشکرای دەکا کە زۆربەی دایکان فشاری زۆریان لەسرە بۆ ئەوەی دایکی نمونەیی بن ئەمە ژوایان لێ دەکا پشوو و خەوی خۆیان بکەنە قوربانی. بۆ کەمکردنەوەی ئەم مەترسیە پسپۆڕان پێشنیار دەکەن کە پلانی خەو بۆ دایکان دابدرێت بە جۆرێک کە ئەندامانی تری خێزان لانی کەم 5 کاتژمێر لە شەودا ئەرکی منداڵەکە بگرنە ئەستۆ هەروەها دوورکەوتنەوە لە بەکارهێنانی مۆبایل و شاشەکان پێشخەوتن یارمەتیدەرە بۆ ڕشتنی هۆرمۆنی میلاتۆنین کە جۆری خەوەکە باشتر دەکات پاراستنی ژنگەیەکی ئارام و فێنک بۆ خەوتن دەبێتە هۆی پاراستنی مێشک لە داخورانی دەرونی. بەڵێ ئازیزانم ئەجا بم شێوەیە ئەزانین کە خەو چەند گرنگە بێگومان خەو بە هەمومان گرنگە ئەجا بۆ دایکێک ئەوە زۆر گرنگترە بۆیە پێویست دەکات ئێمە هەمومان یارمەتی بەرمونە کەسێکە لە ناو خێزانەکەمان مناڵی بووە پێویستەکە یارمەتی بدرێ لەلایەن کەسە نزیکەکانیەوە بۆ ئەوەی کە بتوانێت لە هەنی کەم 5 سعات بخەوێت جیالەوە دوورکەوتنەوە لە شاشەکان پێش خەو ئەوە زۆر یارمەتی دەرە بۆ ئەوەی کە مێشک بە تەواوەتی چۆن بڵێ پشووی خۆی بدا و بتوانێت بخەوێت بۆ ئەوەی کە مێشک پاک ببێتەوە لەو ژەهرانەی کە لە ڕۆژە تووشی بووە چونکە ئەوەکو لە هەواڵەکە باسمان کرد ئەم پرۆسەی خەوە تەنها پرۆسەیەکی ئاسایی نییە بەڵکو پاکردنەوەی ژەهرەکانە پاکردنەوەی ژەهرەکانی جەستە و مێشکمانە بۆ ئەوەی کە جەستەیەکی گونجاو و بەهێزمان هەبێت لە ڕۆژەکەیە کاری پێ بکەین.
بێگومان لیندا جاهل لەم هەواڵەیە باس لەوە کاڵێکە بە شێوکی گشتی ئەو دایکانەی کە کەمەخەون و بسەرەتا با باسی مرۆڤی ئاسایش بکەین کاتێککە کەسێک لە 4 سەعاتی بەردەوام کەمتر ئەخەوێ واتە خەوی پشڕی هەیە 3 سەعات بخەوێ ڕێژەی هۆرمۆنی کۆرتیزۆڵ لە جستەیە زۆر بەرزە بێتەوە ئەم هۆرمۆنە مشکلەیەکی هەیە بەمێشکەڵێت من لە باری پشودان و دەرونی ئاسایی خۆمانی واتە هەست بە جۆرێک لە ناڕاحەتیەکەی هەر بۆیە بڕوان بەخۆتا کاتێک ئەو ڕۆژانێکە کەمە خەویت و ئاستیم هۆرمۆنە بەرزە هەست بە جۆرێک لە نەبوونی و ناتەواوی سەقامگیری دەرونیەکە هێستەکەی تووڕێ هێستەکەی ئاسان هەڵەچی هێستەکەی بێزاریت جا لێرە ڕێک دایکانیش بەم شێوەیەن جا بەشێکی توژینەوەکان ئەڵێن کاتێککە خانمێکە بێتە دایکێکی تازەواتە تازە کۆرپەلەیەکە هێنێتە دنیاوە کۆمەڵێ وروژانی دەرونی بۆ دروستە بێویژ ئەوەیە دایمە خەیاڵی لەوەیە ئەبێ منداڵەکەی ئەسە باری چۆن بێ ئەبێ برسی نەبێ ئەبێ خەوتە بێ ئەبێ دۆخی باش بێ ئەبێ بێتاقەت نەبێ ئەمانە هەموویە بنە فاکتەر و هۆکار بەوەی کە ئەم دایکە نەتوانێت بچێتە خەوی قوڵەوە و هەمیشە خەیاڵی لای شتێ بێ وەک چۆن هەر مرۆڤی یاسایی کاتێکە سەر خاتە سەرسەرینەکەی بەنیێتەوەی کە بخەوێ بەڵام ئەگەر کێشەیەکی دەرونی گرفتێکی هەبێت کە خەیاڵی لای بێ خەوەکەی خۆش نییە ناچێتە خەوەیەکی پشوویەکی ئیسراحەت و پشوویەکی درێژخایەن کە بتوانێت ئیسفادی لێ بکات و ئەو هۆرمۆنە ژەهراوانی کە تۆش ئاماژۆ پێیا بەشەی گشتی مێشک لە کاتی خەوە لایەن بەرێت و جەستە پاکات ڕاستە دەست خۆش ڕاستان اینجا جیالەوە هەر بابەتی ئەوەیە بمێنینەوە کە چۆن دایکان خۆیان بپارێزن با باسی وەرزش بکەین بێگومانمە لە زۆربەی پرۆگرامەکانە باسی گرنگی وەرزشەکەین بۆ جەستە بەڵام ئەم جارە بە جۆرێکی تر باسیەکەین بۆ کەسی تایبەت باسیەکەین بازە ئەنیاری زیاتر وەربگرین لەم هەواڵەوە فەرمونون. توێژینەوەیەکی نوێ کە لەلایەن زانکۆی کوینزلاند لە ئوسترالیا ئەنجام دراوە ئاشکرای کردووە کە ئەنجامدانی چالاکی جەستەی سووک و بەردەوام لە هەفتەکانی یەکەمی دوای منداڵبووندا کاریگەرێکی سەرسوڕهێنەری هەیە لە پاراستنی دایکان لە خەمۆکی. توێژینەوەکە کە چاودێری 12,000 ژنی کردووە دەریخستووە ئەو دایکانەی ڕۆژانە تەنها 20 بۆ 30 خولەک پیادەڕەوی دەکەن یان وەرزشی سووک ئەنجامەدەن ئەگەری توشبوونیان بە خەمۆکی بە ڕێژەی لە 138 کەمتر دەبێتەوە. لە ڕووی زانستیەوە وەرزش دەبێتە هۆی ڕشتنی مادەی ئیندۆرفین کە بە هۆرمۆنی بەختەوەری ناسراوە. ئەو مادەیە وەک ئازارشکێنێکی سروشتی کار دەکات و ڕاستەوخۆ کار دەکاتە سەر وەرگرەکانی مێشک بۆ کەمکردنەوەی هەستی خەمۆکی. هەروەها چالاکی جەستەی سووری خوێن چالاک دەکات و ئۆکسجینی زیاتر دەگەێنێتە شانەکانی مێشک. ئەمەش دەبێتە هۆی نوێبوونەوەی خانە دەماریەکان و باشتربوونی توانای دایکەکە بۆ مامەڵەکردن لەگەڵ فشارە نوێیەکان. دکتۆر سۆفیا لۆرنس کە سەرپەرشتیاری توێژینەوەکەی دەڵێ مەبەستمان لە وەرزش ڕاکردنی ماوە درێژ نییە بەڵکو تەنها جوڵەیەکی بەردەوامە کە دایکەکە لە ژینگەی ناوماڵ و گۆشەگیری دوور خاتەوە. بینیمان کە تیشکی خۆر لە کاتی پیادەڕەویدا یارمەتی بەرهەمهێنانی ڤیتامین دی دەدا کە خۆی لە خۆیدا دژە خەمۆکیێکی بەهێزە. توێژینەوەکە جەخت دەکاتەوە لەوەی کە زۆربەی دایکان بەهۆی تەمەڵی یان ترس لە برینەکانیان ناڕۆنە دەرەوە لە کاتێکا جوڵە پرۆسەی چاکبوونەوەی خێراترەکە. پسپۆران ئامۆژگاری دەکەن کە دایکان لە هەفتەی دووەمی دوای منداڵبوونەوە دەست بکەن بە پیادەڕەوی لە ناو باخچە یان شوێنە کراوەکاندا. یەکێکی دیکە لە ڕێنماییەکان ئەوەیە کە وەرزشەکە بە کۆمەڵ بێت وەک گروپی دایکان چونکە ئاڵوگۆڕی ئەزمونونەکان فشارە دەرونیەکان بە ڕێژەیەکی بەرچاو دادەبەزێنێت. هەروەها پێویستە دایکان گرنگی بە خواردنەوەی ئاوی زۆر بدەن لە کاتی جوڵەدا بۆ پاراستنی هاوسەنگی جەستەیان. بەڕێزان لەم هەواڵەیە باس لە یەکێک لەو پایە گرنگانی تەندروستیەکایش بریتە لە وەرزش. جا تێگەشتێکی زۆر گرنگەیە لەم هەواڵەیە کاتێککە باس لە وەرزش ئەکرێ و بە دیاریکراوی باس لە وەرزش بۆ خانمی دووجان و بۆ دوای هێنانە دنیای کۆرپەلەکەشەوە کرێ باس لە وەرزشی ڕاکردن و قورسی بە تایبەتی ڕاکردنی ماوە درێژ و بەرزکردنەوەی کێشی زۆر و ئەم بابەتانە ناکرێت بەڵکو باس لە وەرزشێکی سووکەکە. وەرزشی ئاسان و سووک چییە؟ ئەو وەرزشەیە کە پزیشک دەڵێ ئەگەر ڕۆژانە 20 هەتا 30 خولەک پیادەڕەوی هەبێ و کۆمەڵی خاڵە خاتە ڕوو کە یەک لە یەک باشترن. بە نمونەیەکیان
وەرزش لە دوو لایەن و زۆر سوود بەم خانماگەینێکیان بریتە بێگومان لە چاکبوونەوەی جەستە چالاکبوونی سوڕی خوێن و ڕێژەی ئەو ئۆکسسیژینەی کە بەشەی گشتی ئەگاتە خانەکان وە چاکبوونەوەی ئەو خانانەی کە لە کاتی لەدایکبوونی مناڵەکەیە هەمووی برینار بۆ بێگومان چاکە بنەوە ڕووەکەی تری بریتە لە لایەنی دەرونی هەر کەسێک جگە هەر لە خانمی دووجان جگە لە دایک کاتێکە چتە نێو سروشتەوە ئەچیت وەرزشەکەی ئەچیت ئەو بەتایبەتی لە مۆرزە جوانەیە کاتێکە ئەو سەوزایی و دار و درەختە جوان و هەوا خۆشە هەڵەمژی بە دیاریکراوی باس لەوەکەم لەم وەرزەیە و لە چوونە دەرەوە لە نێو پارک و لە شوێنە کراوەکان ئەگەر پیادەڕەوی هەبێ زۆر سوود بەلایەنی دەرونی تەگەێنێەوە ئەو تەنگژە زۆرە دەرونی کە لە ڕۆژ تووشت بووە بەشەی گشتی نامێنێت کاتە بە دوو لایەنی زۆر گرنگە کە سوود بەدایکەکە ئاگەێنێ یەکێکتر لەشتانە لیندا کە جەختی لێکاتەوە بابەتی چوونە بەرخۆرە لەبەرەوەی خودی ڤیتامین دی کە سەرچاوە بەهێزەکەی خۆرە توانای ئەوەی هەیە کە ڕێژەی خەمۆکی لە جستەیە کەم کاتەوە و ئەو هۆرمۆنانی کە باسمان کرد هۆرمۆنەکانی دڵخۆشی ئیندۆرفین و دۆپامین و ئەمانە ڕێژەکەی بەرزترە کاتەوە و ئەگەر بشکرێ بێگومان لە نێو هۆڵەکانە بە گروپ بێ باشترە کۆمەڵی خانم بەیەکەوە مرشانەکان ئێستا خۆشبەختانە لە کوردستانی ژەمشتە هەیە هۆڵەوەرچەکان کۆمەڵی خانمی دووجان و وەدایکان کۆکەنەوە بۆ مرشانە بۆی کە هەم خەم و خەفەت یەکتی کەمەکەنەوە لای یەک باسیەکەن و هەم وەرزشەکەشەکەن ڕاستە بێگومان ئەمە زۆر کاریگەری هەیە ئەنجا کاتێک دایکان بەیەکەوە بە گروپ ئەم چالاکیانەکە زیاتر کاریگەریە بێ لەبەرەوەی چۆن بڵێ ئەزمموی یەکتر ئاڵوگۆڕەکەن ئەمەش واکات کە کەسەکە سترێسی کەمتر ببێتەوە کاتێک ئەزانێت کەسانی تر وەکو ئەو حاڵەتیان هەبووە یاخود کەسێکی حاڵەتەکەی لەو باشترە کەسێکی حاڵەتەکەی لەو خراپترە ئەمە واکات چۆن بڵێ هەستکردن بە تەنهایی کەم بێتەوە لە دایکەکەیەوە هەست نەکا کە ئەو کێشەی ئەو هەیەی تەنها ئەو هەیەی تایبەتە بە ئەو اینجا هەز بە ترس بکات بۆیە زۆر گرنگە کە ئاڵوگۆڕی ئەزمموی یەکتر بکەن و بێکەوە وەرزش بکەن ڕێکخستنی خەو ڕێکخستنی خواردن ڕێخستنی وەرزش ئەکرێ کلیلێک بێ بۆ ئەوەی کە تۆ ئیتر پێویستت بە دەرمانی زۆر نەبێ ئیتر پێویستت بەوە نەبێت کە بچی بۆ لای دکتۆری دەرونی چونکە خۆی کلیلی هەمووی ئەوەیە ڕێخستنی ئەم شتانەیە کاتێک ئەم شتانە ڕێکە خەیت بێگومان تۆ پێویستت نابێت لەبەرەوەی دەرونێکی ئارام تەبێت خۆی کاتێکە چی بۆ لای دکتۆری دەرونیش ئەگەر حاڵەتەکەت زۆر خراپ نەبێت پێویست بە دەرمان بکە سەرەتا پێتەڵێ ئەمانە ڕێک بخە بۆیە با یەکسەر لە خۆمانەوە دەست پێ بکەین و ئەمانە پێشتر ڕێک بخەین پێش ئەوەی حاڵەتەکە بگات ئەوەی کە دکتۆر پێت بڵێت بەڵێ جاریندا یەک بابەتی تر هەیە کە زۆر گرنگە و لەم هەواڵە شاجەخت لەوە ئاکاتەوەی ژەوەی کاتێکە خانمێک دووجانە وە کۆرپەلەیەک بە تەندروستی هێنێتە دنیاوە سەرەتای ئەو نۆمانگەی کەم کۆرپەلی هەڵگرتووە پێویستە ئاگاداری تەندروستی و لایەنی دەرونی و لایەنی تەندروستی و نەخۆشیە درێژخایەنەکان و هەر گرفتێکی کە بەهێبێ پێویستە زۆر ئاگاداری تەندروستی خۆی بێ بەڵام کێشەیەکی تر هەیە کە ئەوی ژەوەیە کاتێککە ئەم خانمە ئەم منداڵا هێنێتە دنیاوە ئەی لەوە گرنگتر ئەوەیە کە چۆن خزمەتی ئەم مناڵە کات چۆن ئەم منداڵە بە شێوەیەکی باش پەروەردە بکە و ئەو خۆراکی کە پێویستی بۆی دابین بکە لەم هەواڵەیە باز لەوەکە ئەڵێ ئەگەر بێت و ئەم خانمە ئەو خەمۆکی کە تووشی بووە دوای ماوەی دووجانێکە ئەگەر بێت و چارەسەری نەکە واتە خۆی چارەسەر نەکە یەکەم ڕنگدانەوەی لە مناڵەکە یادەرەکەوێت یەکەم گرفت بۆ مناڵەکە دروستەبێ ژەوەی ئەو منداڵە ئەو هەموو کێشە دەرونی دایکێ بینێ ئەویش لەم بینایە بێتاقەتە بێ جاوە پێک بچین لەم هەواڵە بزانم هەواڵە چیمان بۆ ڕوونەکاتەوە توژینەوەیکی هاوبەشی نێوان سنتەری کۆنتڕۆڵکردنی نەخۆشیەکان و زانکۆیی یەڵ هۆشدارێکی تون دەدا لەبارەی لێکەوتە دوورمەوداکانی خەمۆکی چارەسەر نەکراوی دایک لەسەر گەشەی مناڵ توێژینەوەکە کە بۆ ماوەی 15 ساڵ چاودێری گەشەی دەرونی و جەستەیی منداڵانی کردووە دەریخستووە کە ئەو منداڵانەی دایکیان تووشی خەمۆکی قورس بووە و چارەسەریان وەرنەگرتووە بە ڕێژەی لە 145 زیاتر تووشی دواکەوتنی زمان و تێکچوونی ڕەفتار دەبن لە تەمەنی قوتابخانەدا شیکردنەوە بایۆلۆژیەکان نیشانی دەدەن کە پەیوەندی نێوان دایک و کۆرپەلە تەنها پەیوەندێکی سۆزداری نییە بەڵکو کاریگەری لەسەر گەشەی دەماری منداڵەکە هەیە کاتێک دایکەکە لە خەمۆکیدایە کارلێکی کەمتر لەگەڵ منداڵەکەی دەکات بۆ نمونە پێکەنین قسەکردن یان سیرکردنی چاو ئەمەش دەبێتە هۆی ئەوەی مێشکی منداڵەکە بڕێکی کەمتر لە هۆرمۆنی ئۆکسیتۆسین بڕێژێت کە بۆ گەشەی مێشک زۆر گرنگە دکتۆر ڕۆبرت میلەر کە پسپۆڕی پزیشکی منداڵانە دەڵێ منداڵان وەک ئاوێنەوان ئەوانە سترێسی دایکیان هەڵدەمژن خەمۆکی دایک دەبێتە هۆی ئەوەی کە منداڵەکە لە ژینگەیەکی پڕ لە کۆرتیزۆڵدا گەورە بێ ئەمەش دەبێتە هۆی لاوازبوونی سیستەمی بەرگری منداڵەکە و زیادبوونی مەترسی توشبوون بە نەخۆشیە درێژخایەنەکان توێژینەوەکە ئاماژە بەوە دەکا کە ئەم منداڵانە لە داهاتوودا زیاتر ئەگەری هەیە تووشی گۆشەگیری و کێشی کۆمەڵایەتی ببن
بۆ ڕێگری لەم لێکەوتانە پسپۆران جەخت دەکەنەوە کە چارەسەرکردنی دایک تەنها بۆ خۆی نییە، بەڵکو بۆ پاراستنی نەوەی داهاتووە. پێویستە سیستەمی تەندروستی تەنها گرنگی بە کێش و باڵای منداڵەکە نەدات، بەڵکو باری دەرونی دایکەکەش وەک پێوەرێکی سەرەکی گەشەی منداڵەکە هەژمار بکرێت. هاندانی باوکان بۆ بەشداری چالاک لە چاودێری منداڵدا دەتوانێت بۆشایی سۆزداری دروستبوو بەهۆی خەمۆکی دایکەوە پڕ بکاتەوە. کەواتە ئازیزانم بەم شێوەیە زانین کە ڕەفتاری دایک چەندێک کاریگەری ئەبێ لەسەر مناڵەکە بە شێوەیەک وای لێکات ئەگەر بێت و ڕەفتاری دایکەکە بەردەوام بێ لەو خەمۆکێ بەردەوام بێ واکات کە مناڵەکە لە کاتی قوتابخانەیە دواب بکەوێت لە قسەکردن دواب بکەوێت. ئەنجایەکێک لە خاڵە گرنگەکان کە لە هەواڵەکەی سەرنجی ڕاکێشام بەشداریکردنی باوکانە لەو پرۆسەیە کە ئەمەش واکات ئەم کێشەیە یاخود ئەم بۆشایی دروست بە بەهۆی خەمۆکی دایکەکەەوە پڕ بکرێتەوە تاوەکو دایکەکە بەرەو باشتر ئەڕوا. بۆیە پێویستە کات کەسە نزیکەکانی خێزانەکە زۆر ئاگایان لەو کەسە بێت کە تازە مناڵی بووە لە ڕووی دەرونیەوە بەتایبەت، چونکە لەوانەیە ئێمە وەکو لە هەواڵەکە باسکرا زیاتر گرنگی بە کێش و باڵای مناڵەکەیان گرنگی بەلایانی دەرونیەکە نایەن. بۆیە پێویستە کا لەمەودا زۆر زیاتر گرنگی پێ بدرێت، چونکە ئەمە کاریگەری ڕاستە خۆی ئەبێ هەتا لەسەر گەشەی مناڵەکەش. بەڵێ لیندا جا هەر لەم هەواڵە سپۆری توێژینەوەکە کە پسپۆری نەخۆشیەکانی منداڵان دەروی مناڵ دکتۆر ڕۆبرت میلەر باس دەوا کاڵێ ئەو منداڵە بچووکە جوانانە ڕێک ئاوێنەی ئێوەن، ینی هەر ڕەفتارێک هەر گرفتێکی دەرونی لەنێ ئەو ماڵەیە لە بینی دایک و باوکە یاخود دایکەکە بەتەنیایە باوکە بەتەنیا هەبێت ئەم منداڵە وەریەگرێ و ئەبێ بە بەشێک لە ڕەفتار و بەشێک لە لایەنی کۆمەڵایەتیە مناڵەکەوات بڕوانن چەندێ ضرورە دوای لە دایک بوونی مناڵەکەش پەروەردەکردن و تێگەیاندنی زۆر گرنگە. ئێستا لە دنیاە بەڕاستی بە شێوەیەکی گشتی باویەوە نەماوە کە تۆ مناڵێک بێنی تەنها تێی بگەینی تەنها پێی بڵێ. ئێستا باوی ئەوەیە کە تۆ ئەوەی کە پێت خۆشە ئەو منداڵە فێربێت لە خودی شێوازی کۆمەڵایەتی و ڕەفتاری خۆتا هەبێ. یعنی ئەگەر بەد مناڵەکەت بڵی پێویستە ڕێز لە خەڵک بری پێویستە ڕسمێکی جوانی خۆتی پیشان بێ کاتێککە ڕێز لە خەڵکە گری. ئەمە ڕێک باس لەواکە دایکان ئەگەر بێتاقەت بن مناڵەکانی ژەم بێتاقەتی وەرەگرنەوە بێتە بەشێکی گرفتەکە لە مناڵەکە. ڕاستە بێگومان ڕێک ئەو قسەی زۆر جوان بوو کە مناڵەکە ئاوێنەی تۆیە ئەو شتانەی کە تۆی کە ڕەفتارەکە لە تۆ وەرەگرێ بۆی پێویستەکە زۆر ئاگادار بین. اینجا هەواڵێکی ترمان ئامادەیە سەبارەت بە خۆراک. بزانین گرنگی خۆراک چییە، گرنگی ڤیتامینەکان چییە، چ کاریگەریەک ئەکاتە سەر دایکی دووجیان یاخۆ دوای مناڵبوون بابێکەوە بینەربین لەم هەواڵەوە فەرمونون. توێژینەوەیەکی نوێی وڵاتانی سکۆتلەندا و کەنەدا پەیوەندیەکی ڕاستەوخۆی لە نێوان کەمی هەندێک مادەی خۆراکی و پەرەسەندنی خەمۆکی دوای منداڵبوون دۆزیوەتەوە. ئەم توێژینەوەیە کە پشکنینی خوێنی بۆ 20,000 ژنی دووگیان و دوای مناڵبوون کردووە دەری خستووە ئەو دایکانەی ئاستی ئۆمێگا 3 و ڤیتامین B12یان نزمە بە ڕێژەی لە 155 زیاتر ئەگەری هەیە تووشی خەمۆکێکی قورس ببن. بە پێشیکردنەوە کیمیاییەکان مێشکی مرۆڤ لە 160 چەوری پێکاتوە و ترشە چەوریەکانی ئۆمێگا 3 ڕۆڵێکی سەرەکی دەبینن لە پاراستنی پەردەی خانەدەماریەکان و گواستنەوەی نامەدەماریەکان. لە کاتی دووجانیدا کۆرپەکە بڕێکی زۆر لە کۆگای ئۆمێگا 3 دایکەکە وەردەگرێت و بۆ گەشەی مێشکی خۆی. ئەگەر دایکەکە ئەمە قەرەبوو نەکاتەوە دوای منداڵبوون تووشی بەتاڵبوونی مێشک دەبێت کە دەبێتە هۆی خەمۆکی و لەدەستدانی تەرکیز. دکتۆرە سارا بێرنارد پسپۆڕی خۆراک دەڵێت زۆربەی کات ئێمە بە دوای هۆکاری دەرونیدا دەگەڕین لە کاتێکدا کێشەکە لە چێشتخانەکاندایە. کەمی مادەی فۆڵەیت و زینک دەبێتە هۆی تێکچوونی سیستەمی بەرگری دەمار. ئەمە شوا دەکات دایکەکە نەتوانێت بەرگەی بچووکترین فشاری دەرونی بگرێت. توێژینەوەکە دەری خستووە کە گۆڕینی سیستەمی خۆراک بۆ ماوەی 8 هەفتە دەتوانێت نیشانەکانی خەمۆکی بە ڕێژەی لە 140 کەم بکاتەوە. بۆ پاراستنی تەندروستی دەرونی سپۆران ئامۆژگاری دەکەن کە دایکان لە کاتی دووژانی و دوای منداڵبوون گرنگی بە خواردنی ماسی، گوێز و سەوزە گەڵا تۆخەکان بن. هەروەها وەرگرتنی تاوکەرە خۆراکیەکان لە ژێر چاودێری پزیشکا بە پێویست دەزانرێ. کەمکردنەوەی شەکر و کاربۆهیدراتە کاریکراوەکانێکی دیکەیە لە ڕێنماییەکان چونکە دەبنە هۆی هەوکردنی شانەکانی مێشک و خراپترکردنی باری دەرونی.
اینجا ئازیزانم بەم شێوەیە ئەزانین کە خۆراک چەندێک گرنگە بە تایبەتی B12 ئەکرێت چەندێک کاریگەری هەبێت لەسەر دایکەکە ئۆمێگا 3 ئەکرێت چەندێک کاریگەری هەبێت لەسەر دایکەکە وەکو لە هەواڵەکە گوێمان لێبوو باسیەوەیە کرد کە ئەگەری توشبوون لەو دایکانی کە ئەم دوو مادەیان کەمە لە ڕێژەی 155 زیاتر ئەگەری توشببوونیان بە خەمۆکی هەیە کەوایە پێویستەکە زۆر ئاگاداری ڕێژەی ڤیتامینەکان بین لە جەستەمانە ئاگاداری خۆراک بین خۆراکی باش بخۆین بە تایبەت ماسی کە ڕێژەیەکی زۆر ئۆمێگا 3 تایە. بەڵێ جا کۆمەڵی خۆراکیشی خستە ڕوویکی کانەوەی کە ئاماژت پێ ماسی بوو وەک گوێزەکان و پاکلەمەنیەکان زۆر باشن و سەوزە گەڵاتۆخەکان بێگومانەمانە بابەتی ڤیتامینەکان و بابەتی ئۆمیگا 3 زۆر باشیان تایە. لەگەڵمانە بێنن یەک کۆمەڵ کێشەمان و ڕوژان و یەک کۆمەڵ بابەتمان باس کرد سەبارەت بە خەمۆکی. ئێستا کاتیەوەیە کە چارەسەرەکانیان بزانین و ڕاوێژی ئەم بابەتانە بکەین لەگەڵ پزیشکی سپۆرە. وشانی کورد وەرەگرین لەگەڵمانە بێنەوە دواتر دێنەوە خزمەتان. ئایزان دووبارە بەخێر بێنەوە درێژە بە باسەکەمانین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ڤیان سعدی کە سپۆری نەخۆشیەکانی ژنان و مناڵبوونە. دکتۆر زۆر بەخێروی خۆشحاڵین. زۆر بەخێراتی. دکتۆر پێم خۆش سەرەتا لەوە دەست پێ بکەم بڕگۆ بابەتی ئەمڕۆمان باس لە خەمۆکیەکەین لە نێو خانمان بە دیاریکراوی دوای تەواوبوونی فترەی دووجانی و لە دایکبوونی کۆرپەلەکان. ئەم خەمۆکیە چییە تووشیانە بێت؟ خۆی هەموو ئافرەتێک کە مناڵێ بێت یەکەم ڕۆژ و دووەم ڕۆژی زۆر خۆشە ینی بەنگلیزی شەر پێڵەن پرڵ پینک چونکە لەو قورسێ نەجاتێ بێ لەو سترێسی کە ئایا مناڵی بە سەلامەتی نەجات بێ بەڵام خەمۆکی لە دووەم ڕۆژ تاوەکۆم حوتەم ڕۆژ لە زۆرینی ئافرەتانە ڕۆئەیات لە زۆرینەی بەڵام دەرەجی هەیە خۆی سێ دەرەجەمان هەیە بەس دەرەجی یەکی کە هەر خەمۆکیە ئەوە لە زۆرینی ژنەکانە ڕۆئەیات بۆچی بەهۆی لە پڕدابەزینی ئەو هۆرمۆنانی کە لە جەستایەتی ئسترۆجین و پرۆجسترۆن و کۆرتیزۆڵ کە لە پڕدا ئابەزێ ئەوانی ئەبن بەهۆی ئەوەی کە چەند هۆرمۆنێکی کە دابەزە و سیرۆتۆنین و دۆپامین ئەمەوە ئاکات کە دڵتەنگیەک بیگرێ. بەڵێ کاتە هۆکارەکان هەموو هۆکاری هۆرمۆنین و لایانی دەرونیشن. پێم خۆشە باسی ئەومە بکەیت لە یەکێک لە توژنەکان باز لەوە کاڵێت دایی کاتێکە منداڵەکەیەتە دنیاوە ئەوەندە خەمی لای ئەوەیە کە بێت چی بکە منداڵەکەی ئایا شیری پێویستی پێداوە ئایا خەوتووە نەخەوتوو ئەمانە بنە هۆکار بۆی کە ئەم دایکە تووشی خەمۆکی ببێ خۆی فاکتەری ئەساسی وەکو وتم دابەزینی لە پڕی هۆرمۆنەکانە بەڵام چی شوای لێ ئەکا کە زیاتر ئەمە پێوەی دیار بێت ئەو سترێسی کە دایکە کە خەمی ئەوەتی ئایا ئەم مناڵی پێ بەخێوە کرێت چۆن یعنی بتوانێت ئاگای لەو مناڵە بێ لە کاتێکە خۆی هیلاکە خۆی پێویستی بەخەوە ناوێرێ بخەوێ یعنی ئەمە زۆرینەی دایکە کرد گوێ لە من بێت ئەڵێ بزەبت وایە کە ئەخەوێت ئەترسێ هەستەکایچێک یعنی ئەبێ کاتێکە ئەو خەوتووە بێ ئاگای لە مناڵەکەی بێت نۆکم شتێکی لێبێ طبعا ئەمە هەمووی تەسیرەکات لەبەرەوەی کە ئەو هۆرمۆنی دابەزەوە خەوی کەمە خۆی هیلاکە و ئیشێکی قورس چاوەڕێکا کە مناڵ بە خێوکردنە ئەمە هەمووی وای لێکە ئەم خەمۆکیە بەڵێ دەست خۆش دکتۆر بیرروڕایەک لە ناو خەڵکا باوە زۆر جار خۆم گوێم لێ بووە بەر منە دایکەکە گەر یەکەم مناڵی کچ بوو بێ دووەم مناڵی کوڕ بوو بێ یاخود بە پێچوانەوە یەکەم مناڵی کوڕ بوو بێ دووەم مناڵی کچ بێ ئەڵێن لە دووەم مناڵە زیاتر تووشی کێشا بێ ئەنجا یەک ناویشان بۆ داناوە پێڵێن سگۆڕ ئایا ئەمە ئەسڵ و ئەساسی هەیە ئایا ئەمە ئەکرێ دایکەکە زیاتر کێشەی دەرونی و کێشەی تەندروستی بۆ دروست بێ بەهۆی ئەو شتەوە خۆی لە ڕاستە لایەنی زانستی بە هیچ شوێک علاقەی نییە بۆ بە هیچ شوێک بەڵام یەکێک لە فاکتەرە گرنگەکانی کە خەمۆکی زیاکە ئەوەیە کە ئەو مناڵە ئەو دایکە مەسەلەن بەتایبەتی لە کۆمەڵگای شەرقەکانە کە زیاتر حەزیان لە مناڵی کوڕە ئەگەر بێت و ئەم چاوەڕێ کوڕ بێت یان پێشۆرزانی بێتی مەسەلەن بەتەمای کوڕە و کوڕی نابێ هەندێک جاریش لەوانەیە مەسەلەن کوڕی هەیە و حەزەکە کچێکی بێت بە شێوەیەکی گشتی ئەگەر ئەم مناڵەت ینی با بڵین چاوەڕێکراو نەبێ بۆ نمونەوەسکە خۆی چاوەڕێکراو نییە پلاندانراو نییە یاخود بارێکی قورسی بەسەر شانەوەیە کە باری مادیە ئەم مناڵی پێ بەخێو ناکرێت ینی هەستەکەم قورسێکێت سەریان و خاصەتەن ئەگەر جەندەری مناڵەکە بە دڵی دایک و باوکەکە نەبێت خاصەتەن ئەگەر بە دڵی باوکەکە نەبێت چکە دایکە کە هەستەکان مەسئولیەتی ئەوە دڵی پیاوەکەی خۆشکە ئایا کچێکی بۆ هێنێ کوڕێکی بۆ هێنێ یا دڵی ماڵە غەزورانی ڕازیکە کە کوڕیان بۆ دروستەکە ئەمە وای لێکە خەمۆکی زیاکە
ئەگینا گۆڕینی جەندەر مەسلنیەکەمیان کچ بۆ دوای کوڕە کوڕە کچەبێ نەخێرەوە تەسیرینە بەس ئەوەی کە ئەو مناڵە چەندێ بەخێرهاتن کراوە لەو خێزانەیە تەسیری هەیە لە سەر ڕێژەی خەمۆکیەکە لە دایکەکەیە. دکتۆر باس لە خودی ماوەی دووجانێکە خۆیەکەم هێشتا منداڵەکە لە دایک نەبووە بە چەند ترایمستەرێکا ڕۆشتووە ڕەنگە نۆمانگەی تاو نەکرد بێ خودی ئەم نۆمانگە چەندێک گرنگە چەندێک کاریگەری هەیە بۆی کە لە دوایی یا دایکەکە تووشی خەمۆکی ببێ خۆی خەمۆکی لاانێ لە کاتێسکیشە هەبێت چکە بەهۆی ئەو گۆڕانکاریانی کە لە دایکەکە ڕۆە لە هۆرمۆنەکانیە و بەهۆی ئەوەی کە خواردنی ئاسایی نابێت هەندێشتی پێناخورێن دەشتی خراپی حەزلێ بێخوا ئەو قورسی کە لەسەر جستێتی وای لێکە خەمۆکی دروست بێ ئەم خەمۆکی لاانێ لە کاتی دووجانیەوە بێت تا تاوەکوم دوای مناڵبوون لە دوای مناڵبوون زیاتەکە خۆی عادەتەن یەک هەفتە ئەخانێ بە شێوەیەکی گشتی لە خەڵکە بەس هەندێک جار درێژە ئەکێشێت تاوەکوم چلەی ئەڕواکە 6 هەفتەیە هەندێک جار لاانێ تا ساڵێک بمێنێتەوە لەبەرەوە لە کاتی ئیسکەکە بەڵێ تەسیری هەیە ئەگەر خۆی ئەو خەمۆکیە بوو بێ لەو کاتەیە لاوانێ درێژی پێبە یان ئەو فاکتەرانی کە وای لێ کردووە بۆچی خەمۆکی هەیە لە کاتی دووجانی کە جگە لەو گۆڕانکاری فیزیۆلۆجیانی لە جستیاتی بۆ نمونەوە کوتم کە ئەم سکە مەسەلەن چاڕوانکردیاو نییە لاوانەیە مناڵیان حەز لێ بێ بەس کاتەکەی بۆ ئەوان گونجاو نییە ئەمە تەسیری هەیە. دەستخۆش دکتۆر باسێکی نیشانەکانیمان بۆ بکەیە بنمونە چۆن هاوسەرەکەی بزانێت کە دایکەکە تووشی خەمۆکی بووە هەڵسکەوتەکان چین کە دایکەکە خۆی دەرەجاتی هەیە دەرەجی یەکەمی کە بڵێن هەر خەمۆکیە ئەوە دایکەکە مەسەل ماتەمینیەک ئەیگرێ خەوی نامێنێ مەسەلەن لە پڕ ئەگری هەر لە خۆیەوە سەری مناڵەکەی کاو ئەگری ئەمانە بە شێوەیەکی یان مەسەلەن مەزاجی لە پڕ ینی ئەگۆڕێ ئەمانە وای لێ کات ینی ئەو نیشانانی پێودارەمانە شتی زۆر ینی ترسناک نین بەڵام ئەگەر دەرەجەکەی زیایی کرد دەرەجەکەی مەسەلەن بوو بەوەی کە خوا نەخواسە بیر لەوە بکاتەوە کە عەزێتی خۆی باە عەزێتی کۆرپەلەکەی باش کەلانێ بکاتە دەرەجەی سایکۆسس ئەمە ینی ببێ بە نەخۆشی دەرونی تەواوەتی ئەمایلەیە شدێتە بەرچاوی شدیە بە مێشکیا هەر لە خۆیە قسەیە بەدەمیا و ئێڵێت یاخود ئەگاتە ئەوەی کە خوا نەخواستە عەزێتی خۆی بایان بیرکات و عەزێتی خۆی با عەزێتی کۆرپەلەکەی با. بەڵێ دکتۆر بەشەیەکی گشتی باسە لەوە کرد ئەگەری هەیە کە ئەو منداڵە ڕۆژان یەکەم و دووەم لەدایکە بێ هەست بە خۆشیەکە ئەم دایکە بەڵام دواتر تووشیم خەمۆکیە بێ ئەگەر ئەم خەمۆکیە چارەسەر نەکرێ ئەم خەمۆکیە تا چەندێ درێژە ئەخایانێ ینی تا چەندێ لەگەڵ ئەم دایکەیە بەردەوامە بێ وەکو وتم لەوانەیە خۆی ئەگەر ینی شتێکی بەسیط بۆ ئیتر بڕوات هەفتەیەکە بەس لەوانەیە هەندێک جار بمێنێتەوە تا چلێ ئەڕۆ هەندێک جار لەوانێت تا ساڵێک بڕات گرنگ ئەوەیە چەندێ درێژە ئەکێشێ و ئایا بەرەو چ دەرەجەیەک ئەڕوا ئایا خوا نەخواست بەرەو خراپتر ئەڕوا کەوای لێ بێت ئیتر تاو ینی کوردی خۆمانەڵێت دەستی لێ ئەو شێ بەجارێ ینی ئایا وای لێت دکتۆرە هەر لەسەر ئەوە کە خۆت باست کرد ئایا هیچ نەخۆشێک یاخود حاڵەتێکی وا هەبووە کە دایکەکە هێندە خەمۆکی دای بگرێ بیر لە زیانگەیاندن بەخۆی و بە کۆرپەکە بگەین بەڵە حاڵەتە بووە پێم وتی ئەوە ئەچێتە مەرحەلەی سایکۆسۆ. بەڵێ دەستخۆش دکتۆر باسێکی چارەسەرەکانمان بۆ بکەی بنمونە ئەگەر هەفتەیەک بێ ئایا دایکەکە پێویستی بە چارەسەرە بێ ئەگەر بێت و زیاتر بخایانێ ئێوە چۆن ڕێنمایی دایکەکەکەن؟ خۆی زۆر گرنگە ئێمە باز لەو بکەین چۆن ڕێگری لێ بکەین چکە ڕێگرێکی زۆر گرنگە ئەگەر ڕێگرێکەیەک 100% نەبێ وای لێکی کە بە ئاسانی ئەو مەرحەلەیە تێپەڕێنەیە ئەو فاکتەرانی کە وای لێکە زیایکە بۆ نمونە ئەوسکە چاوەڕوان نەکراوە ئەگەر مەسەلەن پێشەوە عیلاجی بۆ بکرێ عیلاجی طبعاً نەفسی کە ئەم مناڵە ڕاستە چاوەڕوان نەکراوە چکە خاستن لە وڵاتی ئێمە کە لەباربردن بە هەموو شێوەیە قەدەغەیە لەبەرەوە هەندێک جار لەوانەیە دایکەکان سکیشانە بێ و بە حەزی خوان نیە و بە بڕیاری خێزانەکەژنەوە ئەمە فاکتەرێکی زۆر گرنگە لە دروستبوونی خەمۆکی لە فترەی سکەکە و لە فترەی زەیستانیشتا ئەگەر بێت و دەوروبەرەکە یاری دەدەربێ پزیشکەکە یاری دەدەربێ کە ئەم مناڵە تۆ ڕاستە چاوەڕوان نەکراوە بەڵام زۆر جار هێشتی چاوەڕوان نەکراوە زۆر باشتر لە شتێکی چاوەڕوان کراو لەوانەیە مناڵێک ئەو یعنی بە تەواوەتی ژیانی خێزانەکە خۆشترکە باشترکە
لەوانێ مناڵێکی زۆر باش دەرچێ و هەروەها دەوروبەرەکەی چ هاوسەرەکەیەتی چ کەسوکاری دەرەجەیەکێتی یا مناڵی گەورەتری هەیە ئەوان معارزن لەوەی کە ئەم دایکە دووجان و پێیان عیبە ئەمانە ئەگەر بێت و یارمەتی دەربن بڵێن یعنی ئەمە زۆر ئاساییە و یارمەتی بن بووی ئەو خەمی بیرچێتەوە ئەمە زۆر گرنگە و هەروەها لە دوای مناڵ بوون دەوروبەر ئیتر کەسوکاری خۆیەتی کەسوکاری مێردەکەیەتی زۆر تەدەخل لە شتێکان نەکەن کە دایکەکە نایەوێ یعنی تەدەخل لە خواردنیاکەن لە تەدەخل لە چۆنێتی شیرپێدانی یعنی من خێزانم بینی و دایکەکە طبعا خۆی هەموو دایکێک وا باشترە خۆی شیر با بە مناڵەکەی زۆر جار جەختی لێکەن و دایکەکە یان نایە یان ناتوانێت شیر بە زۆر ئەبێ شیری بێتێمە فاکتەرەکە بەس من خێزانم بینیوە ئەڵێ نابێ شیری خۆی باتێ تێناگەم بۆ ئەمە بەس عینادیە یا ئەمان معلوماتێکیان پێ لە لای ئەوان وا باشەکە شیری ناتێ وەڵام ناڵەکەش تێری پێ ناخوا با شیری خۆی ناتێ ئەکسەر پڕەبەن بۆ شیرە قوتۆکە ئیەنێت تاوانم دایکە لە خۆ هەز بە کەمیەکە هەز بە بێدە سەڵاتیەکە هەز بە عاجز بوون ئەکا لەبەرەوە ئەم فاکتەرانە زۆر موهیمەیان هاوسەرەکەی هەست بە مەسئولیت کا لە کاتی ئەم مناڵە ینی مرافقی باشی لەگەڵ بێ مرافقی دڵسۆزی لەگەڵ بێ هەندێک جار دایکە کەلاوانەی ئێکێکی لەگەڵ بێ لە کاتی مناڵبوونا خوان زۆر بینیان ڕێک نییە زۆر مەسەلەن هەست ناکە ئەو کەسە زۆر دڵسۆزێتی هەموو دقی ئەترسات عیب و تانج و توانی لێ نەدۆزێتەوە یاخود خوانەخواستە بە نوعی هەڵس و کەوتنەکە کە ئەم ئیحراجکە ئەم شتانە زۆر موهیمە ڕۆژی مناڵبوون ئەو دایکە ئەو کەسانەی لەگەڵ بێ کە خۆی مرتاحەپی ئەو کەسانە ئەگەر یعنی خۆشان مەسەلەن وا هینکەن زۆر تەسامحیان هەبێ لەگەڵ ئەم دایکە دووجانە چکە ئەو دایکە باپێت بەڵام کەیەتە دەرەوە لە مناڵ بوون بڕوا بکەیان لە کاتی ژانە خاصەتەن ئەو دایکە کە ژان ئەیگرێ ئەو ژانە بەقوەتانە ئەیگرێ مستەوای ژیری زۆر دائەبەزە لەبەر ئەو نابێ هیچی لێ بگیرێ بەعکسۆ هەر ئەبێ ئەوان هەر دڵنەوەیکەن و هەر پشت یعنی پشتێکی زۆر باش بن بۆی کە تحملی ئەو هەموو ئازارەکە تحملی ئەو هەموو قورساییە بکەم ڕاستە یاری دەدەری بن لە بەخێوکردنی مناڵەکە لای ئاسانکەن لای قورس نەکەن ئەو زۆر گرنگە ئەجا هەندێک فاکتەری تر هەیە بۆ نمونە ئەو دایکە کە ئەزانێ خوانەخواسە مناڵێکی نوقسان لە سکایەتی ئەمە بۆ خۆی زۆر کاریگەرە یان مناڵەکە لە سکیا ئەمرێت چاوەڕێکە مناڵێکی مردوو دەرەهێنن ئەو زۆر ناخۆشە یا خوانەخواستە مناڵەکە لە دایکە بێ و ئەنجا ئەمرێ ئەمە فاکتەرانە هەمووی بارەکە قورس ئەەکەن و زیاتر و خەستور و دەرەجەکەی مامەڵەکردن لەگەڵ ئەمانە هەڵس و کەوتی دەوروبەرەکەی هەڵس و کەوتی خەستەخانەکە هەڵس و کەوتی ستافی خەستەخانەکە لەگەڵ ئەم حاڵەتەیە بەڵێ دکتۆر سەبارەت بە شیرپێدان لە قسەکاندا باسی شیرپێدانت کرد ئەگەر بیبەستینەوە بە بابەتەکەی ئەم ڕۆمانەوە شیرپێدان بە مناڵەکە کاریگەری دەرونی لەسەر دایکەکە دانێ ئەرێنی یاخود نەرێنی ئەرێنیە بە تەکید ئەرێنیە چکە ئەو دایکە هەست بە سیقەیەک کەکا بەخۆی هەست بە یعنی بۆندێکی زۆر بەقوت دروست ئەبێ لە بینی مناڵەکە و دایکەکەیە ئەو پێستی مناڵ و دایکە کە بەرێکەکەون خۆشیەکە کا بەدڵی دایکەکەیە لەبەرەوە بەدڵنیاییەوە تەئسیرێکی ئەرێنی هەیە لەسەر فتری زێستانی و خەمۆکی دکتۆر جگە لە لایەنە دەرونیەکان لایەنە پزیشکیەکانی زۆر جار باس لەوا کراڵن ئەکرێ ئەم خەمۆکیە کێشەی گرفتی ناهۆسەنگی هۆرمۆنی بێ ئەگەر بێت و خانمەکە بە هۆکاری ئەمە تووشی ئەم خەمۆکیە بوو بێ چارەسەر هۆرمۆنیەکان چینکە بۆ خانمە وەکوتم هەر داوازینی هۆرمۆنەکان کە لە کاتی دووجانیە بە ڕێژێکی زۆر بەرزەبنەوە کە لە پڕدا ئەوەزن ئەمەواکە و خەمۆکیە دروست بێ بەڵام هەندێک نەخۆشلانەی خۆی خەلەلی هۆرمۆنێکی هەبێ بۆ نمونە غودەی دەرەقی گەڕغودەی دەرەقی هەبێت لەو کاتەیە زیاتر ئەبێت ئەم حاڵەتە یا بۆ نمونە نەخۆشی تر بۆ نمونە بدەیکە نەخۆشیکەی لەگەڵای زەختی لەگەڵای شەکری لەگەڵایە یا خوانەخواستە بورانەوەی لەگەڵایە ئەمانە هەمووی سترسی بۆ دروست دەکات کە یعنی خۆیان دەرمانەکانیان وا ئەکەن کە ئەم دایکە زیاتر ئەم حاڵەتی پێوە دیار بێ دەستخۆش دکتۆر ڕێنمایی تۆ بۆ دایکان چییە چۆن ڕێنماییانەکەیت لێرەوە گەر شتێک بتەوە پیان بڵیت وەڵڵاهی ئەلحەمدولillah خەڵکی ئێستا زۆر وشارە و بەڕاستی هەبوونی ئینتەرنێت و ئەم شتانە تەئسیری ئەوەی هەیە کە دایکەکە تۆزە خوێندنەوەی هەبێ بۆ شتەکان و پێشتر خۆی بۆ حازر کات بەڵام شتێکی زۆر گرنگ هەیە چکە یەکێک لە فاکتەرەکان کەوا ئەکادایک زیاتر تووشی خەمۆکی بێ ئەو گۆڕانکاری کە لە دەستەیە ڕۆیە مەسەن کێشی زیاد ئەکات هەستەکات لە شولاری تێک چووە و تەواو جوانێکی نەماوە وەکو جاران نەماوە ئەمە زۆر تەئسیر لەسەر دایکاکە من ئامۆژگاریم لێرە بۆ ژنانەوەی کە بەدایک بوون شتێکی زۆر پیرۆزە
ئەبێ هەموو وەختێک بەدایک بوون باشترە لەوەی کە نەبێت یعنی دەسەڵاتی ئەومان نییە کێکێک خوا مناڵی نایەتێ و بەشی نابێت لەو ڕزقە ئەگەر نا دایک بوون زۆر شتێکی پیرۆزە زۆر لەوە زیاتر ئەمە لە شولاری تێکەچێ یاخود مەسەلەن بەهۆی ئەم بەدایک بوون و مەسئولیەتی سکوت و مناڵبوون و بەخێوکردنی ئەگەر چانسێک لە چانسەکانی ژیانی کەمە بێتەوە لێ دەستی ئەچێت مەسل ناتوانێت ئیشەکانی زۆر وەکو جاران بەڕۆبەرێ لە بەرەوەی مەسئولیەتی کە مناڵ بەخێوەکات ئەمە لە هەمووی گرنگترە مناڵ دروستکردن و بەخێوکردنی لە هەموو شتێک گرنگترە و هەموو شتەکان دوای ئەوە عیلاجی هەیە و ئەتوانرێ بخرێتەوە جێخۆی و گرنگترین شتیشەوەی کە دایکەکە بزانێ ئەم فترانە هەمووی موقەتانی لە کاتی دووجانەیە کە تووشی خەمۆشی ئەبێ بەهۆی ئۆڕشان و زۆرێکەتی بەوەی کە شتی لە پێشچاوکە لە بەرەوەی کە باری قورسە بێ دڵنیا بێ کە ئەمە فترێکی موقەتە تی ئەپەڕێ 100% و حتا فترەی زیستانی چکە دێکەکە زۆر دڵی ناسکە بێتەوە بەبێ سەبەب لە خۆی گریانی نازانێ ئەگەر نزانێ ئەمە موقەتە طبعاً ڕێژەی لە دایکی گەنج و ئەوانەی کە نەوەبەریانە زیاترە وەک لەوەی دایکە کە دنیای دی و تەجروبەیەکی هەیە چکە ئەوە تەجروبەی پیا کردووە ئەزانێ کە ئەمە یعنی موقەتە و خۆی نامێنێ. بەڵێ دکتۆر بە هۆکاریەوەی کە کاتەکەمان کەمە حەزەکەم پرسیارێکی ترکە لە لام زۆر گرنگە و بە کورتی وەڵامی ئەمەشمان بیتەوە بە زەحمەت بابەتی ئەوەی کە بەشێکی زۆری خانمان ڕەنگەی سەر بە پیشە و بە کاری خۆیانەوە سەرقاڵن کاتێکە پێێنێنە دووگیانی و وردە لە ئیشەکانیان دوورەکەون و لە ماڵەوە زیاترە مێننەوە دواتر کە ڕەنگە ئەم لە ماڵۆمان و تێکەڵاوی نەبوونە گرفتی دەرونی دروستکە و خەمۆکی دروستکە ڕێنمایی بەڕێزە چییە بۆ ئەو خانمانە دواوی وردە بچن و ناو کۆمەڵگە ئایا وەرزش چارەسەرێکی باشە بینینی خەڵک خۆی وەکو پێم وتیدیانی دایک لە کاتی دووجانیا کە ئەمەی بۆ دروستە بێ و ئایا لە کاتی دووگانێتە ماڵەوە هەندێک جار بۆ ویسکە قورسە بێ لاوانێ ئیشەکەی ڕێی پێنەیات چیتری ئیشکات یان لە دوای مناڵ بوون طبعاً خۆی ئەگەر جگە لە ئامۆژگاری ئەگەر داواکاریەک بچی من بڵێ بۆ حکوومەت ئەوەیە کە زۆر یارمەتی ژنانی دووجان و زەیستان بیرێ چۆنی یعنی لە وڵاتان خێزانێک کە مناڵیان ئەبێت ئیجازە ئیرێ بەدایکەکە و بە باوکەکەش چونکە من چەند جار کێشەی ئەوە هەیە کە دایکێک مناڵێ بێ مێردەکەی ئیجازەی نانێ لەگەڵیا بێ باشە یعنی معقولنی ئەو ژنە مێردەکەی لەگەڵیان نەبێ لەو کاتە کە ئەو ئەچێتە ژێر ئەو بارە قورسەوە خوانە خواستە ترسیەوەی هەیە ئەگەر بە تەبیعی بێیان بە نەشتەرگەری بە سەلامەتیەتە دەرەوە تووشی هیچ مزاعفاتێک نابێ ئەمە لە باشترین احتیمالە بە هیچ کێشەیە تۆتە دەرەوە بەڵام دوای ئەو چاودێری ئەوێ ئەم دایکە یعنی مێردەکەی لەگەڵیا ئەو فترە ئیجازێکی بیرێت کە بەشداری بکات لەو ئەرکێکە لە ماڵەکانە و لەو قەرەباڵغی دروستە بێت ئەوە زۆر گرنگە و دایکی دووجان مەسەلەن ئەو ئیجازی کە ئیرێتە خاستن لە شوێنە ئەهلەکانە زۆر نەبێ بە منەتێک کە یعنی وای لێبێ ئیش لە دەست بە زۆر خەڵک ئەناسین لە ترسیەوەی ئیشەکەی لە دەستنە ناڵە جارێسکی بێ دەست خۆش بێت دکتۆر بیان سادی زۆر سپاس بۆ بەڕێزە بە شێوەیەکی گشتی زانیاریەکان زۆر بەسوم هیوادارم خەڵکی سوودێکی باشی لێوەرگرت بێت بە شێوەیەکی گشتی هاتینە کۆتایی بڕگە و بابەتی ئەمڕۆمان هیوادارم هەتا هەر بەرنامەوە تا دیدارێکی تر هەر شاد و تەندروست بن خواتان لەگەڵ بێت ئازیزانم هەر تەندروست بن زۆر سپاسی دکتۆرەکەین دووبارە زۆر بەخێر بیت هیوادارم هەر تەندروست بن ئاگاتان لە تەندروستی خۆتان بێت خواتان لەگەڵ